ئێرانیەکانی واشنگتن لەگەڵ تاودانی شەقام و خۆپیشاندان لایەنی دیبلۆماسی و لۆبیکردنیشیان لە واشنگتن دیسی فرامۆش نەکردووە. کۆبوونەوەی لووتکەی واشنگتن دیسی لەگەڵ سیاسەکانی ئەمریکا بەڕێوە چوو کە ڕێکخراوی کۆمێنتی ئێرانیەکانی ئەمریکا سازیدا بوو. وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا مایک پامپیۆ یەک لە میوانەکان بوو. پامپیۆ دەخوازێ جیهان بە ئەمریکاشەوە شۆڕشەکەی ئێران نادیدە نەکەن. ئەوە دڵخۆشیە کە لێرە بیت لە کاتێکی باشدا کە هەموو کۆمەڵگەکە پێکەوەن. 4 مانگە خۆپیشاندان بۆ هێنانەکەی ئازادی لە سەرتاسەری ئێراندا پێویستە هەمومان لە پێناو ئازادیدا پێکەوە کۆ ببینەوە بە یەک دەنگ گزارش بکەین لە کاتێکدا کە خەڵکی ئێران لە سەرتاییترین مافی ئازادی بێبەشن و ئێستا خەباتی بۆ دەکەن. نابێت هیچ هەڵەیەک بکرێت و جیهانیش لەوەی ڕوودەدات ناتوانێت چاودا بخات. ئەمە چەند جارێکە ئێرانیەکان لەگەڵ کاربەدەستانی ئەمریکی و سیاسیەکان لە واشنگتن کۆبنەوە. ماوەی ڕابردوو لەگەڵ سیناتۆر و کۆنگرێزمانەکان کۆبوونەوە. ئەم جارش لەگەڵ کاربەدەستانی پێشووی ئیداری ئەمریکایە. وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا مایک پامپیۆ پێی وایە ئێران ڕووی لە گۆڕانکاریە. لەم چرکە سادەدا کە شۆڕشێک بەرپا بووە لە هەمبەر ڕژێمێکی مەترسیدار لە سەرتاسەری ئێراندا ململانەیەکی هێناوەتە ئاراوە سەرڕای ئەو ململانیانەی ڕژێمی ئێران لەسەر ئاستی دەرەوە هەیەتی وەک ململانەیە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی کەندا و لەگەڵ عەرەبی سوننە. هەروەها ململانەی ڕژێمەکە لەگەڵ نوێگەرایەتی نێوخۆدا. هەموو ئەم ململانیانە گرنگی خۆیان هەیە، بەڵام گرنگترین ململانەیە کە ئێوەش دەیزانن و خۆشحاڵی کردوون شەڕی شەقام و مزگەوتەکانە، خۆپیشاندانەکانە، هەروەها ئۆپۆزیسیۆنێکیش کە داخوازی ئازادی و دیموکراسیەت بۆ ئێران دەکات. ئەمانە هەمووی لەلایەک و ڕژێمی ئێرانیش لەلایەکی دیکەیە. جێگیری پێشووی سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا کە ئێستا خانەنشینە پێی وایە جیاوازی خۆپیشاندانەکانی ڕابردووی مێژووی ئێران لەگەڵ ئەوەی ئێستادا مای بەراوردکردن نییە. ئێستا ساڵی 2009 نییە کە توێژی ناوەندی کۆمەلگا لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هاتنە سەر شەقام. ساڵی 2009 نییە کە خەڵک بۆ گرانبوونی نرخی سوتەمەنی خۆپیشاندانیان کرد. ئەمەی ئێستا زۆر جیاوازە. ئەمە تەنها لەبارەی حیجابەوە نییە. ئەمەی ئێستا گەنج و پیر و هەموو نەتەوەکان فارس و عەرەب و کورد و بەلوچ دەربارەی خۆپیشاندانی سەدان شاری ئێرانە. هەموو شتێ بۆ یەک مەبەستە دەسەڵاتی مەلا نەمێنێ و ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران. هەفتانە شەقامەکانی واشنگتن پڕن لە خۆپیشاندان و دەنگی هوتافی سیاسی. ڕۆژانێکیشە وێنەی کوژراوەکانی کۆن و نوێی دەستی ڕژێمی ئێران لە واشنگتن ئامادەیی هەیە. هەمووشی بۆ یەک ئامانجە تا سەرنجی غەیرە ئێرانیەکانی ئەمریکا بەلای شۆڕشەکان ڕاکێشن. دەخوازین کە کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتیژی دارەی بایدن ئەوە بزانن کە خەڵک مافی خۆیەتی کە داوای ئازادی بکەن. ئەوەی لە ئێران دەگوزارێت تەنها خۆپیشاندان نییە، بەڵکو ئەوە شۆڕشە. ئەگەر زەبروزەنگی دەوڵەتی ئێران تا ڕادەیەک خۆپیشاندانەکانی لە نێوخۆی ئێراندا هێور کردبێتەوە لە واشنگتن و شوێنی دی دنیا ئێرانەکان ئەوە ڕائەگەێنن کە شۆڕشەکەیان تا کۆتاییە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.